من هاتوومە خەسخانی مەرهەبانی خوا خێریان بنووسی دکتۆر دەدایشینە ئەمەلیاتم لۆ دەکاتن بە بۆنەی لە شەوی لەیلەتە قەدر یارمەتیم دەداتن قەستەرم کردیە شەبەکە باڵۆنم لۆ دانایە جەڵتە لێمیدایە خۆشبی ئەو جاهاتیمە ئەمەلیاتی زراوم لۆ دەکاتن وا خێری بنووسیتن دکتۆر پارەی خۆی وەرناگری لێم ساعدەم دەکاتن پیاوەکەم ئەوها دەستی درێژ نییە شاگردە ئەوەم دەکاتم ساعدەم دەکات خوا خێریان بنووسی چیت هەیە بۆ ئەو خاوەن پشکانەی کە هاوکاری میهرەبانییان کردو و تا گەشتۆتە ماستێکی ئێستا هەیە خوا خێریان بنووسی یا ڕەبی ئەوەیان زۆرتر بیتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی